بەڵێ ئێستا دەچینە لای تەوەری بەرنامەکەمان بەڵێ تەوەری سێم ببوورە بەڵێ دیارە پرسی پاراستنی کولتور و سیما و هەروەها شارستانیەت لە لای هەموو نەتەوەیەک پرسێکی گرنگە و هێشتنەوە و پاراستنیان لە نیشانەکانی زیندوێتی ئەو شارێ ئەو ناوچێ ئەو نەتەوەیە. هەڵبەتە لە سلێمانیشدا ئەو پرسە بۆتە بابەتی ڕۆژ و بۆ باسکردن لە باخی هێشتنەوەی سیماکانی سلێمانی وەک شارێکی زیندوو. ئێمە لە ستۆدیۆ میوانجاری بەڕەشاهۆ عوسمان نووسەرمان کردووە. کاکشاهۆ بانیت باش و زۆر بەخێر بیت. بانی باش کاکشاهۆ. بەیانیتان باش زۆر سوپاسانەکەم بۆم دەرفەتەوە بۆم بەرنامە جوان. بەڵێ زۆر سپاس. کاکشاهۆ باس سەرتا لەوە دەست پێ بکەین سلێمانی توانی وێتی کە سیماکانی شارستانیەت کولتور حەزارەت لە ناو خۆیدا پارێزێت کە سەردانی شاری سلێمانی دەکەیت وەکو ناوەکە کە پێی دەوترێت پایتەختی ڕۆشنبیری توانیوێتی هەڵگری ئەو نازناوە بێت توانیوێتی پارێزگاری لە شارستانیەتی خۆی بکات. هەڵبەتە سلێمانی خۆی لە تەمەنی خۆیان لە تەمەنی 236 بۆ 207 ساڵەیە چێت توانیوێتی پارێزگاری لە ناسنامەی خۆی بکەوە چەندین ناسنامە و نازناوی وەرگرتووە و دوان نازناویان دەتوانین بڵین بۆ بە پایتەختی ڕۆشنبیری یاخو شاری دیبان. ئەمە لێرە دەبینین بەڵام بە شێوەیەکی تر ئەو نازناوە لە هەندێک ڕۆوە نەپارێزراوە لە هەندێک ڕۆ لەسەر ئەرشیفە کۆنەکەی لەسەر مێژوەکەیەتی وەریگرتووە لەسەر و چالاکی ئەو شتانە بوو کە لە پێشوا هەی بۆ ئەو نازناوەی پێدراوە. بەڵام بەراورد بەوەی کە نازناوێکیان داوەتی ئەو دامەزراوانەی کە دەیبینین بە بۆچوونی من لاانە بۆچنی کەسێکی کەوانە بێ بەڵام ئەواشە تاکو ئاستێکی کەمە. هەنی پێویستە دەکرێت بۆ ئەوەی کە ئەو نازناوە بهێڵینەوە بۆ داهاتوو ینی بۆ داهاتوو مێژوو چۆن ڕبتکەین بە داهاتوومانەوە پێویستمان بەوەیەک بەڕاستی دێڵم کۆمەڵێک پلان هەبێت پلانێکی گشتگیر هەبێت لە هەموو کایەکانی سلێمانە لە ڕووی مێژوو لە ڕووی کولتور لە ڕووی ئەرشیف لە ڕووی دابوونەری ینی لە کایەکانی شاری سلێمانی لە هەر هەموویە ئەمانەش فراوانە و ئەمانەش دوجار دەبێتە فەرهەنگیش سلێمانی دەمان دوجار ئەمانە هەمووی پێکەوەی وا دەکات شاری سلێمانی ڕۆشنبیری توخی مەسڵ شاری پێکەوە ژیان بووە ئەمە لەوەی کە گرنگ بووە ئەم تێکەڵاوی کولتورەکان وای کردووە لە کاتی خۆیان چی لەلایەنانی مەسیحی چی لەلایەنانی جوولەکە لای کاکەی لای موسڵمان کۆمەڵێکم شارە بنیاد بنێن. ئێمە ئەوەی بینین هەوڵێک هەیە ئەم هەوڵانە هیواداری سەرکەوتوو بێ و هیوادارین جێی خۆی بگرێ و من واشێ بینم پێویستی بەوەیە کە مەسەلەن پار کەیادی 26 ساڵی سلێمانی کراوەتەوە ئیمساڵ کە ئەکرێت بکرێتەوە پلانێکدا بڕژە لەو یادا بۆ 5 ساڵی ئایندە دامەزراوە ڕۆشنبیرەکانمان بەرەو چۆوە دەچن. پلانێک هەبێت بۆ ئەوەی کە چەند دامەزراوەمان پێویستە کەم و کوڕەکانمان چێەوە پێویستیەکانیان چیە پڕکرێتەوە بەمە دەتوانێت ئاستێکی خۆی بپارێزێت لەو ناوزناوی هەیەی ئەو بەش دەتوانێت هەنگاو بنێ بۆ داهاتوو کە گرێدانی مێژووە بە ئایندەوە. ئێمە پێویستمان بەوەی مێژوو کللتوری شارەکەمان بپارێزین و واشی لێ بکرد گری بدەین بە ئایندەوە. ئەمە گرنگە بۆ نەوەی داهاتوو و مێژووی تێبگەێنین کە بزانێت چییە و ئیشی لەسەر بکرێ لە ڕووی مێژوو لە ڕووی کللتور لە ڕووی هاوکو دابوونەرێت لە ڕووی ڕووناکبیری پێش ئەمانە پێویستە کاری لەسەر کرێ بە بەرنامە و پێویستیشی بەوەیە لەسەر کۆمەڵک ئاست ئیش لەسەر بکرێ مەسەڵەن لەسەر ئاستی خێزانەکان کاری لەسەر بکرێ چکە ئەمە دەبینیت پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بە پاراستنی کولتوری شاری سلێمانیەوە بۆ نمونە ئەو خانۆ کۆنانیت لە سلێمانی ئەگەر خێزانەکان هاوکار بوونایە لە ڕاگررتنی خانۆکە وەک خۆی کار ئاسانی بوو بۆ حکومت و ئەگەر حکومت بیتوانێت هاوکاری و خێزانانە بێت لە پاراستنی ئەو خانوانە بە دیوێککە نەڕوخێ و نەکرێ بە گەراج و وێران نەبێ ئەمە بۆ خۆی دەبینی لە هەر لە ڕووی خان و بینا دروستکردنی شێوازی بینەوە ئەمە دەمایەوە کە ئەمە بینی لە ئاستێکی لاوازایە ینی تۆ لە ئاستی لە شارێکی گەور وەکو سلێمانیە کە تووشی چەندین کارەسات بوو بۆ نمونە لە جەنگی جیهانی یەکەمان کە سلێمانی مەدانی جەنگی جیهانی نەبوو بەڵام دەبینی 1920 خان و وێران بووە 420 دوکان ڕێرانە ئەکرێت بە پرۆژە ئیش بۆ ئەمە بکرێت مەسەرەن تۆ دەی لەسەر ئاستی دوکان و بازارڕ مەسەرەن شوێنێک ما بێت کە کۆن بێ بچیتە بازار ببینی قەیسەری نەقیبە کە مێژوەکەیەوە لە 100 ساڵی تێپەڕاندووە بۆ توراسە ماوەتەوە ئەمە چۆنەی پارێزی مەسەرەن پێویستت بەوەیە لە ڕووی شارەوە خانۆکان بپارێزی ناو بازارڕەکان پارێزی مەسەرەن قسە لەسەرەوە کراوەختی خۆی سلێمانی مێژوەکەی بۆ شانازی کردو باشترین حەمام لە سلێمانیا بووە لەسەر ئاسی ئەستەمبول بووە حەمامەکو ڕۆژهەڵاتناسەکان بۆمان نەگوێڕنەوە
باسە مەسەڵەن سا حەمامێکی وەکو سوورەت هەیە پێویست بووەیە کە ئەم حەمامە ڕابگیرە نێڵە بڕوخێ نێڵە بکەوێ. کاک شاهۆ شتێکی تر هەیە خۆتە زانی کە پێشکەوتنەکانی ژیان و پێشکەوتنەکانی دنیا هەمیشە سم بەرەو ئەو ئاراستەیە ئەڕواکە دیزایانی تازە شێوازی تازە لە بینایە لە ڕێگاوبانە لە هەر شتێکی ترا هەبێ چۆن ئێمە بتوانین هەم ئەو لایەنەی کە پێی ئەوترێ پێشکەوتنی نوێی دنیا بەرجەستە بکەین هەم ئەو کللتورەش کە هەیە لە ڕابردووە بۆ شاری سلێمانی پارێزگاری لێ بکەن یعنی چۆن بتوانین لەبەردەم ئەم جۆرە لە لێشاوی پێشکەوتنە خۆمان بگرین و بتوانین ئەو کللتورەش تا ڕادەیەک پارێزگاری لێ بڵێ هەڵبەتە ئەخرەوە بە پلانەکرێ وەکوتمە بێ دامەزراوانی لە سلێمانیان لەسەر ئیداری خۆشگوێتی ناوخۆی سلێمانی کە مەجلیسی کە ئەنجومەنی پارێزگای و پارێزگای و بەڕێوبەرایەت تێگشتەکانە لێرەنەوە پلانیان هەبێ بۆەوەی کە ئەوانە چۆن بپارێزین بۆ نمونە تۆ دەیت کە قسە لەسەر کللتور و بێژووەکەی ئەبێەوە ڕابگری لە شوێنێکە تۆ چەند نموزە جێگت هەیە مەسەرەن ئەکرێشتی سەردەمیانە و تازە لە دەرەوەی کەیسە پێڵن دەرەوەی بازنەی مەلیک مەحموود کۆمەڵێک بینایی جوان دروست بکە یا لە ناو ئەوە لەو شوێنە کۆنانەی کە مەسەلەن گەڕەکە کۆنەکانی وەکو گۆیژە و سەرشەقام و مەڵکەنی و ئەم شوێنە کۆنانە ئەمانە چەند شوێنێک سیماکەی بهێڵیتەوە وەک خۆی تۆ لە دەرەوە بە بینایەکی جوان و مۆدێرن دروست بکە لە دەرەوەی ئەم گەڕەکانە بەڵام ئەم گەڕەکانە ئەو حەوگەڕەکە کۆنی سلێمانی کە هەبووە تۆ لەم حەوگەڕەکە هەوڵبی ئەو توراسە هەندێکی بپارێزێت چەند ئیسە زۆرەی نەناو چووە کەمێکی ماوە تۆ و کەمەی کەماوە بیپارێزی مەسەلەن دەکرێت بۆ نمونەیمە باز لە سابوونکەرانەکەین مەسەلەن باز لە بەردی مەڵکەنیەکەی بەڵامی ساچۆرە بپرسە کێ سابوونکەرانی دیوە لە 900 کۆتایی پێهاتوە بەڵام دەکرێت خۆیسە خانوویەک کە لە جاتوی کە کراوە بەگەراج بە نموزە جێکۆی کە کار چۆن سابوون دروست کراوە کاتی خۆی خۆ شتێکی ئاسانە زۆر گرانیە گەر بویسترێ بکرێت ئەو شێوازی دروستکردنی سابوونە لە خانوویەکە لە ماڵێکە لە یەک دوو ماڵە هەڵی گرە بۆ شێوە کولتوریەی خۆی ئەمە واکاتۆ کللتورەکە بپارێزی نەک هەر ناوەکە تابلۆیەک بێ سابوونکەران ئەمە بەو شوێ مەسەلەن تۆ چەندین پیشە هەبوو لەم شارە ئەم پیشانە بێتە کللتور ئەمە لێوە گەڕێتەوە پرسیار لەوە بکەم کاک شاهۆ لە سلێمانیە لە بڵین لە کاتی خۆیە لە پێشترە کۆمەڵێک پیشە هەبووە کە هەندێک پیشیان هەبوو هەر لە سلێمانیشەوە سەری هەڵداوە ینی تا چەند توانداوە هەم کللتورەکە پارێزگاری لێ بکرێ هەم پەرش بە پیشەکە بکرێت بۆ هێشتنەوەی بۆ هێشتم ئاسان بەداخەوە مەسەڵەن بنویستم کارگەشتی ببینم چییە ینی چۆن لە باد دروست کراوەوانی بۆ نمونە ئێمە بگەر بپرسی تۆ لە سلێمانیا بگەڕە شوێنێکوات دەست ناکەوێت ئیستا 10 ساڵیشە دەست ناکرێت ناچار بەسەلەن من چوم لە کەلار و کفری بینیم ئەمە چۆن دروستەکرێت پرسیومە ئێداکرێ مەسەلەن جۆڵا متابچی بەمانە کۆمەڵک چاخماخساس ئەمانە دەکرێت مەسەلەن لە شوێنێکی وەکو کارگەی جگەرەی ئەمەی سلێمانی کە دانراوە هۆڵی تاکرێت لەوێ چەند هۆڵک دامرێت بۆ پیشە کۆنانە ئەمە لەوێ وەکو نموزەجێ وەکو چۆنە لە مختەبەرێک وێ یا وەکو چۆن لە شێوازێکی هوەری جوان نەتوانێت ئەوانە لەوێدا بنرێ وەکو نموزەجێ کە ئەمە مێژووی کللتوری شاری سلێمانی بوو ئەمە پیشەکانی پێشوو شاری سلێمانی لێرە ئەمە کراوە بەو شێوەیە بوو لە هەموو ڕێگۆتوانی وا بکەیت مەسەلەن تۆ پێویستت بەوەیە لە وەختی خۆی لە خەڵکێکی زۆر باز زرگانی کردووە لەم شارە پەیوەندی هەبووە لەگەڵ شارەکانی ئەستەمبوڵ و دیمشق و بەغا و مووسڵ و حەلەب وانەیە رووسیا و گەشتن توێ شتیانێت تۆ کۆمەڵک لەو شتانە بینی دای بنێ یا کۆمەڵک شتیش هەیە لە ناوخوا دروست کراوە ڕەنگ هەیسە بەکارنێت دیسەلانێ من و جەنابەت بچینە لە هەشتاکانە بچینەتە بازار دە دوکانی خومخانەمانە بینی خوارانە خومخانەکانە خوم چی بوو نیشانە کرد ئێستا نایبینی دەتە پێویستە دوێ لە شوێنێکە دوکانێک ئەمە بهێڵیتەوە ئەمە ئەرکی شارەوانیە بەڕاستی یعنی ئەنجومەنی شارەوانی و سەرۆکاتی شارەوانی سلێمانی پێویستە شتانە ڕابگرێ پێویستە دەعمیشی بکە نەگەر بە کابرا بڵێ ئەبێت تۆ دوکانەکە دوا لەکەیت و وازی لێبێنی مەسەلەن لەوانەیە هاوکارێکی ماگانەی بۆ ببڕێتەوە چکە بۆ ئێستا و ئیش و پیشەیە ناکرێت ئێستا کەس ناچە قوماش خومکە کەم ئەگەر تۆ ئەگەر بایەخی پێ بدەیتەوە ڕەنگ هەیە لە داهاتوە خەڵک بچێتەوە قوماش خومکات و ڕەنگی بکات و بەڵام ئەگەر شوێنەکە ببێنەوەکو خواستەکە بەسە نە شوێن ماوە نەکەسی زەوی شاکە بەڵام ئەگەر شارەوانی دامێکی مادی و کەسە بکات وەکو لایانی هاوکاریەکی بکە ماگانە یا چەند وەرزێک نەهێڵێت لە ڕووی داهاتی ژیانی زۆر محتاج بێت چکە بۆ ئێمە ئەو گۆڕانکارانی بەسەر سلێمانیاتەوە بە ڕێی من هۆکارێکی سەرەکی ئەواری ئابووری بووە کە خەڵک خانۆکەی ماڵی باوکی فرۆشتووە لە پێویستیا فرۆشتوێتی مەسەلەن ڕووخاوە ئەوی کە دوای کایکڕێت
گوێ ناداتەوە کولتور و توراسەوەی کە تیجارەت و بزنسەکە و بیر لە پاراکات و بە کەمی هەیە بیر لەوە بکاتەوە کە کولتوری ئەوی تر بپارێزێ یەکێڕێکەکانەوە باری ئەمنیم شارە مستەقر نەبووە لە ڕووی ئاساییشەوە خەڵک لە ڕاوچە و لە دژایەتیکردنی ڕژێمێک بۆ تاکو ساڵی 91 ئەمانەوەی کوێکی دڵخۆشکرد دەبێت مەسەڵەن من داخە خۆیلەوەی کە تۆ لە شاری سلێمانیا شوێنێکی وەکو ئەبواە مەسەڵەن بینایەک خانوویەکی مەسەڵەنەوەی شەمحەمەی خاڵ پیرەمێرد وانە ئەمانە بپارێزرایە مەسەڵەن یەکێکی لە ڕووی سیاسەتەوە مەسەڵەن برای مەحمەد کاتیخۆی کە سیاسەتی کردو و نووسەر بۆ و شوێنی هەبووە لە بەرخانەقا با نووسنگی پارێزرایە بمایەوەنی بۆ نمونە شێ مەحموود خان و ماڵەکەی بپارێزرایە بەڵام دەشبینی جاری وا هەیە کە ئیشەکە ئاکرێسە مەسەڵەن لە داریکەلیەوەی شێ مەحموودیان دروست کردووە بۆ تیراز و نەکۆنە نەکراوە بۆ مەوادە ئەبینی ژوورەکە گەشتکاری کراوە چیمەنتۆی تیا بەکار هاتەوە ماعەلعلم چیمەنتۆ لە حوتی سی 57 بەرهەم هاتۆ معمەلی چیمەنتۆی سەرچنار تا پێشتری چیمەنتۆ نەبووە لە سلێمانی ینی ئەمە پێویستە بگەڕێنەوە بەو شازەش دروست بکرێتەوە و هەند شتیش هەیە لە مێژووە پێویستە هەوڵی بۆ بدرێ بەڕاستی یعنی ئەمە پارێزگاری سلێمانی بەرپرسە لەوەی وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسە ئەو شتانە زیینوکەنەوە بۆ بەڕاستی بە دۆکیومنتی داینێن مەسەڵەن ئەمەیە کێشەمانێت و قسە لەسەر ڕۆژی پارێزگای سلێمانیەکەی ئیسە بۆتە کێشە ئایا 11 ڕۆژی سلێمانیە دروستکردنی سلێمانیا چون هەفتەی ڕووناکبیری لە نەورۆز لە بەهارا بکرێ ئەمە نابێ شارەکە بەم شێوەیە بێ ینی کۆدەنگوێکە بێ و لەسەر بڕیارێک بدرێت دروست بێ کاک شاهۆ بەس لەوە کرد کە لە ناو سلێمانیدا حەمامێک هەبوو کەتیدا لەسەر ئاستی ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەتا لە تورکیاشدا زیاتر ئەوە بووە زیاتر حەزاریتر بوو یاخود کۆنتر بووە بەڵام لە ئێستادا سلێمانی چی هەیە کە لەسەر ئاستی ناوچەکەدا یەکەم بێت یاخود خاوەنی کولتورێک شارستانیەک بێت کە تیدا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە سلێمانی بناسرێتەوە شتی وامان هەیە توانیمانە پارێزگاری لە هەندێک لەو کولتور و شارستانیانە بکەین کە هەمانە و سلێمانی ناوی سلێمانی و ناوی بەرێت ئێستاوی بەڕاستەوەی من بزانم شتی چوامان نییە بەداخەوە ینی نیم هەر نەشما بۆیە خو لە ناو چووە لە ناو چووە ینی تۆ لە ناو چووە تۆ توانیت زانی چۆنە لە سەردەمی عولەمە ئەمڕۆ جیانێک فەرقی کردووە تۆ بەداهێنانێکە بێ تۆ مە لێراوێ گرنگ بی بەلایانی علمی و فەلسەفی ئەبێ جینەوەیەک پەروەردەکەی داهێنانێک بکات چۆن مەسەڵەن گۆگڵ کراوە چۆن مایکرۆسۆفت کراوە شتێکی داهێنانێک بکەی کەمە لەسەر ئاستی جیهانگیریەکە دەنگ باتەوە ئەمە پێویستی بێ بۆ قوتابێ زیرەکانە بنەوەی ئیستا ئاکرێ ئەبێ بایەخ بدەی بەوانە پرۆژەیە ئاسانکاریان بۆ بکرێ ئەمە ئەتوانێت وا بکات سلێمانی لەسەر ئاستی جیهانە نەوەی ئێستا زۆر ئاشنای کولتور و فەرهەنگە نەبێت کە سلێمانی پێدا تێپەڕیوە کە کورد پێدا تێپەڕیوە ئەمە ئەکرێت پێی بناسێنی وەکوتم بێژوو کللتوری ڕابردووی بۆ دزینوکەیتەوە و لە بەردەستیا بێ و بە شێوەیەکی جوان مەسەڵەن ئیسە دوێنێک فستیڤالێک بۆ لەسەرا لە ڕۆژی شەشی ئەیلولا شتێکی باشە خەڵکێک ناسوێتی بەڵام ئەکرێ ئەم فستیڤاڵە پێشتر جوانتریکەی بۆ ساڵی ئایندە چۆ بۆ تۆ سەیرەکە ئەوە نییە شەشی ئەیلول هەروە ئاسان نییە ئەگەر بڕێتەوە بۆ مێژووە مێژوویەکی زۆر جوانە سەروەریەکی شاری سلێمانیە لەسەر ئاستی عێراق نەکرد کوردستان شکە بۆ بەڕەنگاری لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڕەنگاری سیاسەتی ئینگلیز و حکوومەتی مەلیکی عێراقی بوونەتەوە بۆ وای کردو پێش ینی چۆمەلک ڕوودا و هەبووە پێش شەشی ئەیلول بگەڕێتەوە بۆ ئەوە مەسەلەن لە مەلیک غازی کە ئەمیریە کوڕی مەلیک فەیسەڵی دووەم بۆ خۆی هاتۆ بە سلێمانی لە مانگی حوتە داوای کردووە کە خەڵک دژی حکومەت نەبن دژی ئەو ڕێکەوتنە نەبران ئێمە زۆرە مەلیک کوڕ مەلیک خۆی بێ بۆ سلێمانی و لە دوای ئەمیر بووە و کاتە هاتۆ باوکی مەلیک بووە هاتووە مەسەلەن دوای ئەو جێگری سەرۆگوەزیران هاتووەتە سلێمانی لەگەڵ کۆمیسیۆری باڵای بەریتانیا هاتوون کۆبوونیان لەگەڵ خەڵکا کردو ئێمە من اتفاقیەمان کردووە 25 ساڵە کە عێراق لە ئینتیداب ڕزگارێ بێ وەڵام مافی کوردی تیانە خۆی ئەو ڕاپەڕینە لەوە بووە یعنی ئەمە شەڕێک نەبووە کە خەڵکێک چوار کەس خەڵکتێتە سەرسەرا و بەردبارانی کە ئەو کۆمانی کە ئیبینین لەم ساڵانەی 2000 بە دو ڕوویاوە ئەمە داواکاری بۆ بۆی کە کوردستان سربەخۆ بێ لە ناو عێراقا بوجۆ میزانی تایبەتی خۆی هەبێ سربەخۆ بێ داواکارەکان ئەوە بووە لێوە بینی دوای مەلیک فەسڵ سەرۆگوەزیران هاتووە لە مانگی هەشتا ینی لە شەشی هەشت و 15 هاتون وفدیان هاتووە جعفەر پاشا کە سەرۆکوەزیرانی عێراق بۆ هاتووەتە سلێمانی قسە لەگەڵ خەڵکی سلێمانیا کردووە مەسەلەن لەوێەوە تۆ سەیرەکەی کە کاتێک هێرشەکرێتە بەردەکی سەرای کوێ کردوێتی ئەمە گرنگە ئەوەی کە کردوێتی قوتابیانی زۆربەی مامۆستایانی لەگەڵ قوتابیانی کۆمەڵی زانستی کوردان بوون
محەممەد قەفتان بووە محەممەد ساڵح قەفتان بووە ڕەفیقە فەنی بووە ڕەشیدە فەنی بوو کۆمەڵی خەڵک بوون کامانە مەسەڵ لەگەڵ شقاری حەفید و جەمعی مدافعی وەتەن ئەمایان کردووە هاتوونەتە پێشتر بەلاکیان دروستە داواکاریان هەبووە ئەم لەوە لەوەی دروست بووە لێەوە شۆ دەبینی کارە ساتێک ڕوویداوە سانزە کەس شەید بووە نەت پۆلیس بریندار بووە نە عسکەر کوژراوە لەوە بە بانگە ینی لە 15 دەبینی لە یەکی 11 نوێنەری پەرجارێککە هەڵبژاردن کراوەتەوە ئێمە مێژوویە کە جوانە بۆ نمونونەکە باز لە هینەکەی ئەمە ئەبێتە مایەکی شانازی بۆ سلێمانی بەڵێ کاک شاهۆ شتێکی تر هەیە کە خۆشە ئاماژەت پێکرد تەنها ئاماژەدان بە کللتوری شارێک لە بینا و لە جادە و لەم شتانەیە خۆ نابێتەوە کۆمەڵک پێوەری تریش هەیە کە بۆی کە تۆ ئاستی کللتوری ئەو شارە هەڵە سنجێنی پێی یەکێکی تر لەو شتانەی کە سلێمانی پێناسراوە لە کۆنیشە و ئێستا تا ڕادەیەکیش بەردەوامی هەیە ئەویش کللتوری کتێبخێنەوە بە بوونی کتێبخانەکان لە ناو شاری سلێمانیە و هەو بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک ڕۆشنبیر و شاعیر و کەسایەتی گەورە لێرە کاریان لەسەر کردووە لە ڕووی ئەمەوە چۆن سیماکەی پاراستووە و چۆن کللتورەکەشی پاراستووە بەڵێنی سیماکە مەبەستم کتێبخانەکان کللتورەکەش خوێندنەوەکە ئەگەر گەڕێنەوە بۆ ئەگەر سیما مەبەستت لە کتێبخانەکە وەکو دامەزراوەی بێ وەک بینا بێت ئەمە لاوازە چکە ساڵی 1944 کتێبخانەی معارف کەیسە کتێبخانەی گشتێ دروست بووە ئەو کاتە دانیشتوانی سلێمانی 36,000 کەس بووە ئێستا دانیشتوانی سلێمانی نزیکی 2 ملیۆن کەس هەرو کتێبخانە گشتیە ئەو کاتە 5,000 کتێبی هەبووە ئێستا 140,000 کتێبی هەیە یعنی ئەگەر بەراوردی ژمارەی دانیشتوان بکەی لە ڕووی سیماکەەوە لە ڕووی ناوڕۆک و پێکادەی کتێبخانەکەەوە لاوازە مەسەڵەن کتێبخانەی ئەوقاف هەیە کە ئەوسا کتێبخانە بۆ لە مزگەوتی گەورە ئەویش بە هەمان شێوە ئەوسا هەموو مزگەوتەکان کتێبخانەیەکیان هەبووە مزگەوتی گەورە شتیا بووە لە ساڵی 1970 بووە بە کتێبخانەی ئەوقاف اینجا بینی ئەوە کاتی خۆی خوێنەری زۆرمان هەبووە و ژمارەی کتێبەکان کەم بووە ئێستا دەتوانانی بڵێ خوێنەوارمان زۆرە و ژمارەی خوێنەرمان کەمە بۆ بەچیش بەپێی ئەو داتایانەی کە دەیبینیت لە دامەزراوە حکومەکان مەسەڵەن تۆ لە کتێبخانەی قوتابخانە ڕاستە ئەم 2 ساڵە لەوانەیە بۆەوەی ئەم پەتای نەگریسی ڤایرۆسی کۆرۆنایەوە پێوەرەکانەوە خۆی دەرنەچێ لاوازە ڕەنگ هێمە کاریگەری خۆی هەبوو بێ لەم لە بەردەوام نەبوونی دامەزراوەکانی ترە چەنە کتێبخانەی گشتی بەردەوام بووە بەڵام ڕەنگ هەیە خەڵکیش خۆی پاراست بێ نەچوبێتە دەرێ ئەمە بۆ خۆی لە ئیستا لاوازە بۆ چوونی من سستە ئەمە پێویستی بەوەیە چی وەزارەتی پەروەردە چی وەزارەتی خوێندنی باڵات وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و پارێزگای سلێمانی بیرێک لەمە بکەنەوە پلانیان هەبێ ئەم دوایەوە پلانیان هەبێ ئامادەکاری بکەن بۆەوەی کە چۆن خوێندن بکەینەوە بە کللتور بۆ چۆن خوێندن وا بکەم بچێتەوە ناو هەموو تاکەکانی خێزان و بکرێتەوە ناو ماڵەکان بەڵێ کاک شاهۆ هۆکاری ئەم هاتنە دواوەیە چییە لە کاتێکدا لە سەردەمانێکی زۆر پێش ئێستادا خوێندنەوە بۆ ڕادەیە پێشکەوتوو بووە هەوڵاتیان بۆ ڕادی حەزان بە خوێندنەوە بووە لەگەڵ ئەوەی سەرچاوی کوردیش کەم بووە بەڵام لەگەڵ ئەوەدا خوێنەرتر بوون بەڵام لە ئێستادا کە سەرچاوە کوردەکان زۆرن PDF زۆرە خوێن یاخود کتێبخانەکان زۆرن بەڵام لەگەڵ ئەوەدا خوێنەر کەمە ئەمە بۆچی ئەم هاتنە دواوەیە لە پای چییە؟ هەڵبەتە خۆی ئەو هاتنە دواوەیە سەبەبی زۆرە یەکێ لەوانە لایەنی کۆمەڵاتی یەکێ لەوانە ئامەری تەکنەلۆژیە مەسەڵەن دەبینی تۆ کۆمەڵە کەناڵی ڕاگەیاندن هەیە ئەم کەناڵی ڕاگەیاندن هەموو کاریگەری هەیە ئەنجا لەسەر شێوازی پەروەردەکردن جیاوازە و ئەسالیب زۆرە بۆ لە بەدیلی ئەوە بە ئاچی کاتەکەی بە چییە کوژێ و ئەنجا کە شتێکی تریش هەیە ئێمە فێر نەبووین بە تایبەتیش لە دوای ڕاپەڕیدەوە ئەوی کە بیبینیم وایە ئامادەکاری بۆ خوێندنەوە نەبووە ینی نە خێزان کردوێتی خێزان زۆر بە دەگمەن خێزانەکان کردوانە و چی دامەزراوە حکومەکانش ئەم ئامادەکاریان نەکردووە مەسەڵەن تۆ دەبینی لە وەزارەتی ڕۆشنبیری یا لە وەزارەتەکانی تریش پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا 5-6 ساڵ شەبێ کتێبی تازایان زۆر نەکڕێەوە کتێبخانەکانە کە تۆ کتێبی تازت دەبێت خەڵک چۆن بێت پشداویشتی تازت لەکان نیتە بەڕێز شاه عوسمان نووسەر بەخێر بێت زۆر سپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانیش زۆر سپاسدانەکە